بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەران لە هەر جێگەیەکن من دانا محەممەد خۆشحاڵم لەم ئەڵلقەیە لە بەرنامەی چاوپێکەوتن لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبم. تەوەری ئەم ئەڵلقەیەمان باس لە هۆکارەکانی زیادبوونی تاوانە لە نێو کۆمەڵگەدا. بێگومان هەمومان لە چەند ڕۆژی ڕابردوو بەتایبەت وە لە ڕۆژانی ڕابردووتر و مانگەکان و ساڵەکانی ڕابردووتر شاید حاڵی کۆمەڵێک ڕووداوی جۆر بە جۆر بە وەک ئەڵێ بە ڤێرژنی نوێ دەکەوێتە بەر دیدمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە. بۆ ئەم بابەتە و بۆ ئەم بەرنمەیە باس لە هۆکارەکانی زیادبوونی تاوانەکەین لە نێو کۆمەڵگەدا میوانداری هەریەک لە بەڕێزان لە تیڤ حسین توێژەری کۆمەڵاتی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان دەبێت، هەروەها بەڕێز حەسەن عەلی بانخواست کە لە شاری ڕانیەوە ڕاستەوخۆویش لەگەڵمان دەبێت. کاک لەتیف سڵاوی خوات لێبێت ئەگەر سەرەتا لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەم، لەوانەیە سادە بێ وەکو ئەوەی کە چینە ناو بابەتەکە، بەڵام لە مەغزای پرسیارەکەیە زۆر بابەتی دیکە لە خۆی بگرێت. دەمێت سەرەتا پێناسەیەکی تاوانمان بۆ بکەی. بەچی دەوترێت تاوان؟ تاوان چییە؟ تاوان لەکوێدا ڕوودەدات؟ تاوان کەی ڕوودەدات؟ ئەگە قسەمان لەسەری بۆ بکەی سوپاس دەکەین. بەڵێ زۆر سپاس. سڵاو لە جەنابەت کاکدانا، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. ڕاستیدا قسەکردن لەسەر تاوان یا تاوان چییە و هۆکارەکەی وە لەکوێ و لە چ ژنگەیەکە سەرڕدا بێگومان هەر کارێکە دژ بە ڕەفتار و ئاکار و کردار و پەیام و ئەخلاق و بەها و پێوەرە جوانەکانی کۆمەڵگە بوو. بێگومان ئەو کارە دەبێتە تاوانکاریەک بەرامبەر بە خەڵکی تریا، بەرامبەر بە کۆمەڵگە یا بەرامبەر بە تاک یا بەرامبەر بە خاکوون گەل و نیشتیمان شکاوانەی کە باس لە بەپێ و تیۆر و بابەتانی کە لە تیۆری ئەلمی ئیزرام یا تاوان ناسیدا هەیە. تاوانەکان هەم پێناسە و شێوازی جۆرا و جۆری بۆ کراوە و هەم شێوازەکانی تاوان و ئامرازەکانی تاوان و تاوانکاری لە ناو کۆمەڵگا قسەی لەسەر کراوە. بێگومان ئەمانە هەم ڕێژەکەی هەم جۆرەکانی شێوازەکانی لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی ترە گۆڕێەوە بپێ قۆناغەکان. بێگومان جۆرەکان و ئەوەی کە خۆت لە پێشەکەکە ئەوەتە ڤێرژنەکانی تاوان بەداخەوە گۆڕانکاری گەوری بەسەر دەگینان. ئێمە دەبێوەش بزانین کە ئەم فترەیە کە لە ماوەکانی ڕابردوو ئەم هەموو تاوان و تاوانکاریە کرد لەم کۆمەڵگەی ئێمە کە قسەی لەسەر دەکەین بۆ ئامانجە نییە کە بڵێ ئێمە بێت بانگەشە بکەین ئەم کۆمەڵگەیە پاپکەینەوە لە تاوان و تاوانکاریە، نابێت تاوان بنەبڕ بکرێوە لەم وڵاتەیە نابێ بمێنێ. هەموو دنیا دەزانێت ینی لە ژیانی مرۆڤ تا مرۆڤە بێ تاوان و تاوانکاریش دەکرێت، بەڵام ئەممان دەزانین کە ڕێژەکانی تاوان لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەیەکی کوردەواری وەکو هەرێمی کوردستان کە زیاتر لە 90% پابندی ئاین و پابندی کۆمەڵێک ئیلتیزامات و قوانینی هەم شەرع و خوا و بابەتەکانی ترە، ئەمانە هەموو جێ قسە و پرسیارە بن بۆ ئەم هەموو تاوان و تاوانکارێ لە کۆمەڵگەیەک دەگرێت کە ئەم کۆمەڵگەی ئێمە پابندە بە کۆمەڵێک ئیلتیزاماتەوە کە نەدەبوو بەم شێوازە. بێگومان ئەمە قسەی زۆرتر هەڵەگرێ ئەگەر دەرفەتە بێت توانین شەی زیاتری لەسەر بکەین، بەڵام بە شێویشی گشتی و تاوانانەی ئەو کار و کردەوانەی کە بەرامبەر بە هەر کەسێک بەرامبەر بە هەر شوێنێکە دەکرێت کە ببێتەوەی تاوان و خراپەکاری بەرامبەری ئەمە چێتە ناو قاڵبەی کە ئێمە پێڵین تاوان یا پێڵین تاوانکاری یا پێڵین تاوانبارکە لە ناو قوانین و لە ناو شەرع و لە ناو هەموو ئەو بابەتانی کە چوارچەوەی بۆ دانراوە جێگەیە بێتەوە. باش کاک لەتیف، قسەیەکت کرد، من هیوادار بووم جەناب دووکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئەم قسەیە نەکەی، بەڵام دیارە بۆ ئەم قسەی خۆت ینی وەڵامێکت پێ زۆر جار دەوترێت، ینی بەڕاست ئەوە بەسەر نەچووی تر بڵین هەر کاتێک کۆمەڵگە هەبێت تاوانە بێ و تاوان شتێکی ئاساییە و یا با بڵین ڕێژەی تاوان ستانداردە و ئەگەر ئەوەندە هەبێ ئاوایە و ئەوەن ینی ئەمانە ڕێخۆشکردنین یا با بڵین بە جۆرێک لە جۆرەکان شەرعیەتدان نییە بەوەی کە تاوانە بێ. ئەی چێ بێ ئەگەر کۆمەڵگەیەک من ناڵم تاوانیتیانە بێ، بەڵام تاوانی قێزەون و تاوانی زۆر خراپیتیانە بێت، ئەمەیان چۆنە بێت؟ بەڵێ لە ڕاستیدا سپاس کاکدانا، من بۆیە ڕووتر بڵێم من قەت هەرگیز پاساو نایانمەوە بۆ هەڵەش نەک بۆ تاوان. ئەوەی قسەکەی من بە شێوەیەکی گشتی کە بەڕێزت ئاماژەت بە
تاوان و کۆمەڵێکشتی تر کرد کە منیش ئاماژەم پێکرد بۆ ئەوەی بووکە بابەتە کەڕوون بێ ئەجینا من وەکو خۆم یا قەناعەت و باوەڕم بەوەیە کە نابێ بڵین ئێمە هەڵەش بکرێ بەرامبەر بە کەسێک من هەرگیز لەگەڵەوە نیم کە هەڵەش بکرێت چ جایی کە خوا نەخواستە تاوان و تاوانکاری بە تایبەتی بەم ڕێژە و شێوازی کە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەنجامە درێ قسەکە لەسەرەوەیە ئێمە کە قسە لەسەرم بابەتە دەکەین وەکو توێژەرانی کۆمەڵایەتی کە هەمیشە لە هۆشیارکردنەوەی خەڵک و تاک و ئەم کۆمەڵگەیە بەردەوام بووین بۆ ئەوەیە کە ئێمە کە ئەمڕۆ قسە لەسەر ڕووداوێکی نەخوازراوەکەین قسەکە لەسەرەوە نییە ئێمە عاتیفەمان جوڵا بێ یا سۆزمان جوڵا بێ بۆی کە منداڵک دەکوژرێ یا دەزرێژی دەکرێتە سەر یا باوکێک کوڕەکەی خۆی دەکوژێ یا کوڕێک باوکەکەی خۆی دەکوژە کە بەداخەوە هەموو ئەمانە ڕویان داوە لەم چەند ڕۆژێ ڕابردووە قسەکە لەسەرەوە بۆیە کە ئێمە ئەبێ وریابین ئەم ڕووداوانە وەکوتم تەنها لە ڕووی سۆزداری و عەتفەوە نییە شتێک بێ ڕوویدا بێ ئێمە ئیتر کە سبەینە بیرمان بچێتەوە ئێمە قسەکەمان لەسەرەوەیە ئەوە بەرنامەی تۆژە بێ ئامانجەکەیەوە بێ کە مەترسی هەیە لەوەی کە وردە ئەم کۆمەڵگەیە ئەبێتە کۆمەڵگەیە کە کەس هەست بە ئەمن و ئاسایش و ئارامی خۆی نەکا وامان لێهاتە بێ کە هەمومان هەست بەوە بکەین کە مەترسین لەسەر ژیانی یەکتری دروست مەبەستی بەرنامەکە ئێمە شەر لەوەیە جا با من ئەلێرا پرسیارە بکەم ئەم کۆمەڵگە بچووکەی ئێمە کە باز لەوە ئەکرێ 5 بۆ 6 ملیۆن کەسە و جوگرافیکی بچووکی 3-4 پارێزگاییمان هەیە ئەم ڕێژەی تاوانانە بەو جۆری تاوان کە وەکو بڵێ تاوانێک ئەکرێت دووبارە نابێتەوە شێوازەکەی ئەوە نە با بڵین ئەبدەیتی نوێیەکرێتەوە بە بڕای جەنابەت وەکو توێژەرێک لە بوارەکەیە ئەمە ئاساییە بۆم بێگومان بەڵێ بێگومان نەخێر هەرگیز ئاسایی نییە و ئێمە بە بەردەوامی قسەمان لەسەرەوە کردووە بەڵام لە هەموو دنیاە کە ئێمەم چەندین جارم ئەم ئاماژەیەمان ڕوون کردوتەوە لە هەر وڵاتێکی دنیاە کە بەسەڵەن من خۆم گوێم لێ بۆ دەڵێن ئەم تاوان و تاوانکاری وە ئەم جۆرە لە کارە خراپانی کە بەرامبەر بە تاک یا بەرامبەر بە کۆمەڵگە دەکرێت لە زۆربەی وڵاتانی دنیا و خاوەن پێشکەوتن و حەزارەت و ئەمانەیە ئاساییەوە دەکرێت بەڵام ئەوەی کە جیاوازیە لەم بابەتەیە هەم لە ڕێژەی دانیشتوان هەم لە جیاوازی کولتور و عادات و تەقالید و بەهاو پێوەرەکانی کۆمەڵگەکانە جیاوازە هەم لەگەڵ مامەڵەکردنی حکوومەت و سیستم و دەسەڵاتە لەگەڵ ئەم بابەتانەیە ینی تۆ لە عادەتەن لە دوای 2014 بایەمە زیاتر قسە بکەین کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی دارایی قورسە بێتەوە هەممان دەزانین باری لاری دارایی لە وڵاتێکی وەکو ئێمەدا کە زۆربەی هەرە زۆری خەڵکیە وڵاتە موچە خۆر و فەرمانبەرە ژیان و دەرامەت و مەعیشەتێکەکە سەروی کە موچەی هەبێیانەی بێ بێگومان قەیران و کێشەی گەورە دروستەکە کە کاریگەری لەسەر خێزان دروستەکە لەسەر تاکەکان دروستەکە زۆر باش وەرە سێری ئامارەکانی دادگاکان و ئەو شوێنانە بکە کە تایبەت من بە بازانە بە لە دوای 2014 کێشانە چەند هەڵکشاون کە تۆ دیتەکانە ببوورە ئەمە ڕوونکەمەوە بەڵێ وەک هۆکارەکان دێنە سەری زۆر باشە بە میوانەکەی ڕانیشم وەربگرم بەڕێز مامۆستا حەسەن عەلی بانخواز مامۆستا سڵاوی خوات لێبێت خۆشحاڵ بووم کە لەم گفتوگۆ تایبەتەوە لەسەر ئەم تەوەریە جەنابتان بەشداریتان کردووە جەنابەت پرسیارەکانم لە ڕووی با بڵین بابەتی زانستی بوون و توێژەری کۆمەڵایەتیەوە لە بەڕێز کاگ لەتیف کرد و گوێبیستی وەڵامەکانی بەڕێزیشان بوویت دەمەوێت بەڕێز وەکو بانخوازێک کەسایەتیەک کە شەو ڕۆژتان خسۆتە سەر یەکتری و لە شاشەکان و لە ڕادیۆ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەڵکی بەرە و بانگەوازی خوایی بۆ پەیامی پاکی ئیسلام کە بریتیە لە ئاینێکی ئاشتەوایی و ڕێز لە بەرامبەرگرتن دەبێت لای جەنابەت هۆکارەکانی تاوان یان تاوان لای تۆ لە ڕۆژشەرعیەکەیەوە جەنابەت لەم حاڵەتانی کە لەم چەند ڕۆژی ڕابردووە ڕوویداوە بە درێژاییش کە لە هەرێمی کوردستان تاوانەکان تۆمارەکرێن قسە و کۆمنتی تۆ بەگشتی لەسەر تاوان چییە؟ فەرموو. بسم الله الرحمن الرحيم صلاة خوابتو بو ميوانا برزاكا شيت طبعا بابتي زۆر گرینگە مەسەلەی تاوان جەریمە و هەڵەکردن شتێکی بەرچاوە و دووارە بوونەوەی تێدایە بەردەوام ئەگەر پرسیار لەوە بکەین هۆکارەکانی تاوان چییە و تاوان بۆ ڕوودەدات ئەمە بەڕاستی دەتوانین بڵین ئەوەی کە کاگ لەتیف باسی کرد لە طبعی مرۆڤە
لە پێکاتی مرۆڤە کە ئینسان هێزی تێدایە تاقە و توانای تێدایە هەردوو بارەکە ئەنجام بدە چاکە و خراپە ئەنجام بدە و نفسی وما سەواها فألهمها فجورها وتقواها دواتر مەسئولیەتی ئینسانەکە خۆیەتی بە دەرەجەی یەکەم ئەو جار ئەم دەستور و یاسا و عقوبە و سزاویان هاندەر و تەشجیعانەی کەوا دەکەن بۆ ئەو کە لە ڕێژەی تاوان کەم بکە یان زیاد بکە بۆیە خوا دەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها وقد خاب من دەساها کەواتە ئەو کەسە کە ئەو هێزەی تێدایە ئەو تاقە و توانایەتەیە دەتوانێت خۆی پاک و خۆی چاککە نەکەر خۆی چاکە بەڵکو دەوروبەریشی چاکە و دەشتوانێت گرنگی بە خۆی نەدا ڕوودە تاوان کە و دەوروبەریشی بەرەو تاوان بەرێت کەواتە ئەگەر ئەمە طبعی ئینسانە ئەمیشەر ئەو ڕاستی کاگلەتیف دووبارە دەکەم بۆە کە مادام ئینسانەکان هەبن و ئینسانەکان هەن بێگومان دەبینین تاوان دووبارە دەبێتەوە نەکرد لە ئینسانە سادەکان و ئاساییەکان ئێمە دین بۆمان تۆمار دەکا حتا لە ئینسانە گەورەکە لە مرۆڤە گەورەکانیش هەڵە بووە کەم و کوڕی بووە کەم و کورتی بووە خلاف الأولا بووە ئادەم کە یەکەم ئینسانێکە قورئان هەڵەیە سەر تۆمار دەکات با بڵێین بۆ نمونە نوح کە یەکێکە لە پێغەمبەرە گەورەکان دەی قورئان هەڵەی لەسەر تۆمار دەکات داود کە یەکێکە لە پێغەمبەرە گەورەکان قورئان هەڵەی لەسەر تۆمار دەکات مامۆستای بەڕێز پێغەمبەری خاتم و کۆتایی کە خۆ دەزانی با بڵێن لەو پڕی کەمال و تەواویدایە تاوان و جەریمەش بابەتێکی ترە یعنی ناوی لێ بنینی هەڵەیان خلاف الأولای لەسەر تۆمار دەکات بەڵام ئەمە تعریفات و بۆچوونی جۆراوجۆر هەیە سەبارەت بەم هەڵە و وانەکانە بەڵێ باش بەڵام با من بپرسم مامۆستا ئەوەی کە باست کردووە قورئانیش ئاماژەی پێداوە ئینسانەکان ببوورە مامۆستا ئینسانەکان هەم با بڵین لایەنی خەیریان تایە هەم لایەنی شەڕیان تایە پرسیارەکە ئەلێرەیە لە ممتەڵەقی دینیەوە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و جەنابیشت کە بانخوازێکیت هۆکار چییە تاکی کوردی ئێمە لەم کۆمەڵگایە کە هەمان پرسیاریشم لە میوانە بەڕێزەکەی سلێمانیم کرد بۆ دەبێت ینی وای لێ هاتووە لایەنە خراپەکە زاڵ بێت هۆکار چییە بۆ ئەبێ ئەم لایەنە خراپەی مرۆڤەکان تاکەکانی کۆمەڵگە زاڵ بێ بەسەر لایەنە باشەکە و ئەو کارە دڕندە و قێزەون و تاوان و جەریمە خراپانی لێەکەوێتەوە بەرە خۆی حەقیقەتەن ئێمە بە کۆمەڵگای خۆمان کۆمەڵگای کوردی زۆر زۆر گەشببینین دەتوانین بڵن ئەگە بەراوردێک لەگەر هەتا وڵاتانی پێشکەوتوو لە ڕووی جەریمە و جۆری تاوان و نەوعی بکەین لەوانەیە ڕێژەکەی ئێمە لەوان کەمتر بێت بەڵام دیارە ئێمە دڵخۆشین بۆی کە تاوان و جەریمە لە کۆمەڵگای ئێمەدا هەیە بەڵام دیارە بەشێکی دەگەڕێتەوە بۆ شێوازی تێگەیشتن و مارەسەکردنی زۆری دینداری ئێمە ئەگەر لە دین تێبگەین بەڕاستی دینمان وەرگرتە بێ و هەزممان کرد بێت و لە حیاتی خۆمان جێبەجێمان کرد بێ بێگومان ئەوە جۆری تاوان و ئەندازەی تاوانەکان بێگومان ناڵێن عاتڵ و لە بین دەچێت بەڵام ژمارەکەی و ڕەشەکەی زۆر زۆر کەم دەکەوە جۆرەکەی زۆر زۆر دەگۆڕێت بەڵام لەوەمان لەبیر نەچێ ئێمە هۆکاری زۆر بەهێزمان هەن لە وڵاتی ئێمەیە بۆ بوونی تاوان بۆ نمونە من پێم وایە بەهێزترین هۆکار هۆکاری نظامی سیاسیە ئەنی ئێمە بەتایبەتی لە وڵاتی ئێمەدا بەڕاستی دادگەری تا ئەندازەیەکی زۆر زۆر بزرە بەتایبەتی لە بەشداری پێکردنی خەڵک بەتایبەتی لە عەدالەت لە مشارەکەی حەقیقی لە تەطبیقی بەڕاستی یاساکان بە هاوسەنجی بەسەر خەڵکدا و دڵخۆشکردنی تاک لە کۆمەڵگا بووی مامۆستا گرفتێکی بچووکمان هەیە ئەگەڕێم وەلای بەڕێزت تا هاوڕێیان و هاوکارانم ئەو گرفتەمان بۆ چاکەن من لە گەڵ میوانەکەم لە سلێمانی جارێکا لەتیف کۆکی لەگەڵ ئەو قسەی مامۆستا حەسەن کەوتی ئێرە بەراورد بە وڵاتانی ئەوروپا باشترە لە ڕاستیدا ئێرە بە وڵاتانی ئەوروپایا وڵاتانی تر باشتر بێ ئەمە من پێم وایە ڕەنگە تا ڕادەیەک لە هەندێک ڕۆ ڕاست بێ و ڕێگەی تێ بچێ بەڵام لە دیوەکەی ترەوە کە بەراوردی ڕێژەی دانیشتوانی
هەرێمی کوردستان و ئەم سێ چوار شارەی خۆمان بکە بە بەراورد بە وڵاتانی تر و بەهاو پێوەر و قیەم و عادات و تەقالیدەکانی ئەم وڵاتی ئێمە بەراورد بکە بە وڵاتەکانی تر بەداخەوەم پێم وایە کە لای ئێمە خەتەرترە و مەترسیدارترە لە هەندێک وڵاتی تر بەڵام جیاوازەکەوەی بۆ نمونە لە وڵاتانی دنیاە لە وڵاتانەی کە مامۆستا ئاماژەی پێکرد وڵاتانی پێشکەوتن خواز و پێشکەوتوو و ئەوانەی کە لەو پەڕی گەشەسەندن و مافی مرۆڤ و ئەوانەدان بێگومان لەوانەش تاوان ڕوەدا و کاری خراپە ڕوەدا لە ماوەکانی ڕابردوو لە میدیاکانی خۆمان بەداخەوە میدیاکانی دنیا زۆر ئەتیمان بۆ بابەتە نادەن بەڵام ئەوان دێن قسە لەسەر لایەنێکی تری تاوان و تاوانکاریەکەن وەکو ئێمە نایەن لە ناو پرسەکانان ڕاستە خۆ بکەن و ئێسێنجیەکانمان بەرین بۆ ئەوێ لەمانەیە ئەمە جیاوازیمانەیە قسەی زۆر ئەکرێ لەسەری بەڵام ئەوەیە کە لە وڵاتانی دنیاە یاسا بەڕاستی لەوێ یاسا سەروەرە لەوێ یاسا ڕێگری تەواو دەکات لەوەی کە ڕێ لە تاک بگرێت کە تاوان بکە و ئەگەر کەسێکە لە ڕووی خراپەکەی کە چکە تاوان دەزانین بەشێکی پەیوەندی بە ناخی ئینسانەکە خۆیەتی و پاڵنەرە ناوەکیەکەی خۆیەتی لایەنەکەی تری ژینگە کۆمەڵایەتیەکە و ئەو پرۆسی بە کۆمەڵایەتی بوون و تەنشی ئیجتیماعیەکە لەناو کۆمەلگای وەری دەگرێت کە بەداخەوە ئێمە لایەنە کۆمەڵایەتیەکە و پرۆسی بە کۆمەڵایەتی بوونەکە و ژینگەی کۆمەڵایەتیەکەمان زۆر خراپە و وای لاتووە ببێ بۆی کە بۆ وەڵامی ئەو پرسیارەی تۆش بێت کە بۆچی مرۆڤ لێرە لایەنە خراپەکەی زۆرترە بێ ئێستا یعنی بەداخەوە لاتووە کە ئەگەر لە ماڵەوە لەناو سیارەکە ئۆتۆمبیلەکەت چەکیتیانە بێ خەڵک بە نوقسانت دەزانێت خەڵک وا لێ کاڵێ ئیتر تۆ شتێکی زۆر گەورە لەدەست چوە کە بەداخەوە کە تۆ چەکە پێ نییە یا دەمانچەیەکت هەر هەڵ نەگرتووە خۆ بێ هەر پێت بێ بۆ ڕێگەیە بۆ هەزار شتە لە کاتێک کاکەمە دەزانین برادرانی ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناخۆ لەم شار و لەم وڵاتی ئێمەدا ئێستا کە من چەندی جاریژەم قسەم کردو دووبارەی دەکەمەوەیە کە ئێستا هەموو ئەرکەکان خستۆتە سەر وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایش و پۆلیس لایەنەکانی تر هاوکار نین خەڵک خۆی ناکا بە خاوەنی ئەم بابەتەکە ئەم بابەتە پەیوەندی بە هەر هەمومانەوەیە بە تاک بە تاکی ئەم وڵاتەوە هەیە کاک لەتیف خۆ دەزانی دوو قوتابخانە هەیە دوو قوتابخانەی سەرەکی هەیە بۆ پەروەردەکردنی تاکەکان لە کۆمەلگایە قوتابخانەیەک خێزانە لە دوای ئەوەش کە منداڵ لە دوای تەمەنی 6 ساڵیەوە کە دێتە قوتابخانە و دێتە سیستمی پەروەردەوە قوتابخانەی پەروەردە و فێرکردن و حکومەتە بەڕای بەڕێزت وەک توێژەرێک گرفتی سەرەکی لە کوام قوتابخانەیانە هەیەوە گەنجێکی 17-18 ساڵ دەمانچە هەڵەگرێ و کەسێکە کوژێ باوکێک کچەکەی خۆیە کوژێ برایەک خوشکەکەی خۆیە کوژێ گرفتە ئەساسیەکە لە کوام قوتابخانەیەوە ببڕایتەوە بەڵێ کاکە دانا دەزانم جەنابی زانیت وە بینەرانی بەڕێزیش ئاگادارن ئەم دووسێ ڕۆژە کە دووسێ تاوانی زۆر نەخوازرا و قێزەون ڕویان داوە ئەم تاوانە بکەرەکانیان کەسانن هێشتا نەگەشتونەتە تەمەنی 18 ساڵی ینی تەمەنی 14 ساڵی و 16 ساڵی و 17 ساڵی تێدا بووە کە خواتریش کە بەداخەوە تاوانی زۆر خراپیان کردووە کە تاوانەکانیان لە ڕووی تەمەنی خۆیانەوە تاوانەکانیان زۆر گەورەتر و لە تاوانی ئەو کەسانە دەچێت کە چەندین ساڵە خیبرە و تەجروبەیان هەیە من لە هەموو ئەوانەی کە لە هەموو ڕووداوانی کە زیاتر پێی بریندار بوومەوە بوو کە دوێنێ لە یەکێک لە میدیاکانە باوکی یەکێک لە ئەو تاوانبارانی کە ئەو کارە خراپەی ئەنجامدا بوو قسەی دەکرد کە منداڵەکەی چەندین جار سکاڵای لەدەستی کردووە شوێنێک نەبووە ڕووی تێ بکە شوێنێک نەبووە بەدەمیەوە بچێ بەداخەوەمانەمی مەترسین ئەنی قسەکە لەسەرەوەی کاکە دانا من پێشووتر ویستمەوە بکەم کە بوار نەبوون تەواویکەمەوەیە کە ئێمە لەبەرەوەی کە ڕووداوەکان ڕووە دەنی تر قسەی تیاکەین تر دوایەوە هەمووی پاڵی لێیاتەوە هەتایەکێکی ترە کوزرێت تا یەکێکی تر خۆی سووتێنێ تا تاوانێکی تری گەورە ئاکرێت لە کاتێکە ئێمەمانان سەدان جار هەم لە ڕێگەی کە ئێمە وەک من بەش بە حاڵی خۆمەک و ڕۆژنامەنووسێکیش دەیان بەرنامە و کاری تایبەتی لەسەر بابەتە کردومانە کە ئێستا قسەکە لەسەرەوەیە کە ئێمە دەبێت ڕێ بگرین لەوەی کە تاوانی گەورەتر ڕوو بدا دێنە سەرەوەی کە بە چ شێوازێک بێگومان ئەمە هەموو قسەکە لەسەرەوەی پەروەردەی خێزان و پەروەردەی کۆمەلگە بەداخەوە هەردوو شێوازەکانیان جۆرێک لەسەر لە شێواوی تیا دروست بووە بۆی ئەو گۆڕانکارانی کە بە تایبەتی لە ڕووی تەکنەلۆژیا و ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵاتەکان و سۆسیال میدیاوە هاتۆتە ناو کۆمەلگەوە من نەگەر لە ماڵەوە لەگەڵ مناڵەکەی خۆشم یا لە خێزان پێکەوە دایک و باوک بتوانن ئەو پەڕی هیلاکی خۆشیان بکەن بۆی مناڵەکان پەروەردەیەکی تەندروست بێ
پۆبژی پەروەردەیەکێکە ئایپاد تربیەکی تریە داتێ تۆڕە کۆمەڵاتیەکان پەروەردەیەکی تریە داتێ لەم یەک دوو ڕۆژەی ترا یەکێک لە تاوانبارەکان دەڵێ مەسەڵەن تاوانی دزیکردنەوەوانە بوو گوێم لێ بوو دەیوت کە قسەی دەکرد ئەڵێ من بۆیە لەگەڵ ئەم برادەران تێکەڵبووم لە یاری پۆبجی و یەکتریمان بینیوە زۆر باش ینی ئەم ژینگە کۆمەڵایەتیە ئەو ئەم گۆڕانکاریە خراپەی کە بەڕێ لەناو ئێمەدا بڵاو بۆ تۆ ناتوانین تا ڕادێک کۆنتترۆلی بکەین بێگومان وای لە کردووە لایەنە خراپەکە زاڵتر بێ بەرسەر لایەنە باش دێم وڵات مامۆستا حەسەن لەوایە پێم بڕیت کە باست لەوە کرد کە سیستەمە سیاسیەکە و نادادی کۆمەڵایەتی هۆکارن بۆ ئەمە ینی من دەپرسم لە جەنابەت هەمان پرسیار کە لە بەڕێز کاگلەتیفم کرد لە تۆش یەکەم ئێمە لە کۆمەڵگەی کوردیا بەڕاستی کۆمەڵگەیەکین متعاتیف و متەئسیرین بە ئاینی پیرۆزی ئیسلام و ڕۆژانی هەینی مامۆستایانی بەڕێز لە مینبەرەکانەوە زۆرترین خەڵکیان لە دەور کۆ بێتەوە و هەفتانە قسەیان بۆ کرێ بە بڕوای بەڕێزت وەک بانخوازێک سوچ و کەلێن و بۆشایەکە لەکوێدا دەبینیتەوە پەروەردەی خێزانەکان بۆ مناڵەکان کەلێنی تایەوە ئەم تاکانە بەرهەمدێ یان سیستمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە کەلێن و بۆشایی زۆری تایە ببوورە من بەڕاستی تووشی پسرا لە پەیوەندەکە بووین جۆم لە قسەکانی کاگلەتیفەوە بەڵام هەر تاکی لەسەر ئەوە دەکەمەوە سیستەمی سیاسی هۆکارێکی زۆر زۆر گرینگە بۆ زۆربوونی تاوان لە کۆمەڵگادا و بۆ بێگومان مەسەلە بواری تربیە و تعلیم وەزارەتی تەخطیط و پلاندانان بەڕاستی بابەتی میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان بێگومان پەروەردەی خێزانی بێگومان هەموو ئەو وەسایلە ئەلکترۆنیانی کە لەم ڕۆیە پەیدا بوون بەم شێوە زۆرەیە ڕژانی معلومات و جۆری سەقافەت تێکەڵابوون لەگەڵ دنیا بەبێ ئامادەسازی و خۆ ئامادەکردن بەڵێ ڕاستە یعنی ئەمە ئەگەر بەراوردێک بکەین بۆی کە ئێمە لە کۆمەڵگای کوردیدا لە چاو وڵاتانی پێشکەوتوو لە بواری اقتصادیە لە بواری سیاسیە لە بواری جێبەجێکردنی یاسادا لە بواری سەقافە و پەروەردەدا لە بواری گرنگجیدان بە منداڵ بە قەزی خوێندن بە جۆری پەروەردەکردن بە ڕەخساندن و فراهەمکردنی هەموو پێویستیەکانی حیات ئێمە کۆمەڵگاکەمان کە لە هەموو ئەوانە مەحرومە بێگومان بەو بەراوردیە دەتوانین بڵین هۆکارێکی گرنگ بۆ هێشتنەوەی ئەو کۆمەلگایە پابندبوونیەتی بەدین ناڵێن تاکە هۆکار بەڵام هۆکاری هەرە گرنگ هەرە کارێکە لە کۆمەلگادا بواری دین و دینداری کاریگەریەکی زۆر زۆری هەیە چونکە تۆ بەردەوام ئەم تاکە دەبەستیتەوە بە خودداوە ئامۆژگاری دەکەی مەترسیەکانی بۆ ڕوون دەکەیەوە ئێستا دەبین لە دنیا با بڵێن لە سژنەکانە ئەو کەسانێک کە تووشی کێشە دەبن گرفت دەبن داوای یارمەتی لە کەسە ئاینیەکان دەکەن بۆ چاکسازی دەرونی چکە بێگومان ئەگە ئینسان لە ڕووی دەرونیەوە بشێوێ و لە ڕووی ئاینیەوە بشێوێ بیر و باوەڕ لە دەست بدا ناچار وای لێدێ بێهیوا دەبێت کە ئینسان بێهیوا بوو بێگومان زۆر بیر لە جەریمە و تاوان دەکاتەوە بێگومان هۆکارەکان یەکجار زۆرن بەڵام کۆمەڵگای ئێمە ئەگەر تەماشای بکەین من دەڵم بەم شێوازە بەڵام معنای ئەوە نییە ئەم کۆمەلگایەمە دەبێت لەوەوە چاک بکرێ ئەگە باسی ئەوە بکرێ لەوە چاک بەڕاستن نیزامی سیاسی مشارەکەی خەڵق تطبیقی عەدالەت و یاسا بۆ هەمووان مشارەکە بۆ هەمووان حەق و ماف بۆ هەمووان و وەکو دەڵێ تطبیقی عەدالەت و هاوسەنجی بەڕاستی لە ماف و ئەرکەکانە بۆ خەڵک بۆ هەمومان بێگومان دەتوانین بڵێن ئێمە وەکو مامۆستایانی ئاینی ناتوانین بەتەنیا چاکسازی لە کۆمەلگایە بکەین ئێمە بەشێکین لە چاکسازیەکە بەڵام پێویستمان بە هاوکارانی تر هەیە لە بوار مەجاڵەکانی ترە بەڵێ مامۆستا وەکو ینی با بڵێن ڕەخنەیەک ینی پەروەردە ئاینیەکەش هەست ناکەی وەکو پێویست ناگاتە تاکەکانی کۆمەلگا یعنی بۆ نمونە ئێمە کە ڕەمەزان بە ڕۆژوە بین ڕۆژوو بەشێکە لە ئارامگرتن ینی سیرەکەی زۆربەی زۆری مسلمانان لە ڕەهەنگی ڕەمەزانە زۆر تووڕەن ینی دەبینی لە وشەی ببوورە وشەی ببەخشە لەنێو ئەم تاکی هەرێمی کوردستانەیە زۆر کەم بۆتەوە ینی زۆر ئاسایە لەسەر فود لایتێک لەسەر هۆڕین لێیانێک لەسەر شتێکی زۆر بەسیت هەڵە شاخێ و تووڕە ئەبێ و دوایی بەزمێکی لە دەزەقەومێ و ئەنج دوایی هەستەکە ئەمە وەکو تەعن لە دینەکە نا لە مەبەستەکەی من تێگەی جەنابەت ینی ڕۆڵی گەیاندنی ئەم دینە بە شێوازی ڕاستەقینەی خۆی بۆ
بۆ تاکەکانی خەڵک بۆ مامۆستایانی ئاینی بانخوازان هەست ناکەن ئەمەش بەڕاستی ئەم خەڵکی کە دەوترێت لە 1995 و 99 مسلمانە یعنی بەڕوو کەش مسلمانە بەڵام ناخ و کرۆکی دینەکەی بە تەواوەتی وەرنەگرتووە؟ بێگومان ئەگەر ڕاستگەیاندنی دین کاریگەری زۆر چاشی هەبێ بێگومان ئەوە بە هەڵەگەیاندنی یان بەنا هاوسەنجی گەیاندنی ئەوە بێگومان بەعکسەوە کاریگەری خراپی دەبێت هەروەکو چۆن کە نایگەیەنی خراپە کە دەشی گەیەنی بە خراپی ئەوەش هەر هەمان کاریگەری خراپی هەیە بەڵکو لەوانەیە خراپتر بێت چونکە تاکێک تۆکەتی دەگەیەنی لەگەڵ کەسی بەرامبەرا پێویستە تەعایوش نەکەی ئەو کەسێکی کافرە ئەو کەسێکی مرتەدە ئەو کەسێکی بێ ئیمانە ئەو کەسێکی لاڕێیە یان کەسێکە مەسیحیە یان یەزیدیە یان کەسێکی کێتۆ وای تێ بگەیەنی لەگەڵ یا تەعایوش حرامە لەگەڵ ژیان حرامە تەعاملی مادی و مالی و چونە ناو حیزب یان چونە ناو دەوڵات لەگەڵ یا ڕۆیشتن لەگەڵ یا بەشداری شایشینکردن ئەمانەت پێ حرام و جەریمە بێ دەی بێگومان چاوەڕوانی مەکە بەرکەوتن نەبێ تێکگیران نەبێت و ئاڵۆزبوون لە کۆمەلگایان نەبێ یان جۆرە لە ڕوح ئینتیقام و تۆڵەسانەوە لە بەرامبەر یەکا دروست نەبێت بۆیە من قسەکەی جەنابێت 100% تەواوە ئەگەر بێت و بە شێوەیەکی هاوسەنگ بە بۆکو پێویست بە ڕۆڵی خۆی دین بگەیەندرێ بە تاکەکانی کۆمەلگا و بە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بێگومان ئەو کات کاریگەری ڕاستەقینەی خۆی دەبێت ئەو کات بەرهەمی ئاسایی خۆی دەدا بەدەستەوە نامن ئەو دووبارە دەکەمەوە ئێمە با بڵێن لەناو هەتا لەناو وتاربێژەکان لەناو باخوازەکانە بێگومان ئەمە قسەمان لەسەر هەیە خەڵکێکی ئێسمانی زۆر زبرە زۆر توندە بڕوای بە تەعایوش نییە لەگەڵ خەڵکە هەڵناکە لەگەڵ هاو ئاینەکانی خۆشی هەڵناکە لەگەڵ هاوپیشەکانی خۆشی هەڵناکە لەگەڵ ئەوانیشە تەعامل ناکە چۆن دەتوانێت بتوانێت تاچێک پەروەردەکە بێگومان ئەوەی کە متابعی دەکە لە تەڕۆکۆمەڵاتەکانیش دەیبینی بێجگە لە زمانی زبر بێجگە لە سوکایەتی بێجگە لە ئیهانەکردن بە بەرامبەر ئێمە شتێکی تری دواتر لێ ناکەوێتەوە بۆیە گرنگە بەلاغەکە مبین بێت واتە ڕاست بێت دروست بێت هاوسەنگ بێت بۆ ئێستا بێت بۆ تاچی کوردی بێت فتوا ئیسیراد نەکرێ لە دەرەوە قرار و بڕیار نەهێندرێ ئێمە لەسەر ئاساسی دیراسی کۆمەلگای خۆمان تاشی خۆمان دیراسی تاشی خۆمان بکەین ئەو جابین تەبلیغ و بانگەوازی لە ناوە بکەین چونکە پێکاتی کوردستان پێکاتی جیاوازی تێدایە بیر و ڕاجیاوازی تێدا ئەحزابی جیاوازی تێدایە ئایدیا جیاوازی تێدایە ئەدیانی جیاوازی تێدایە بۆیە ئێمە ئەگەر بێت و بەڕاستی داوا و بانگەوازەکەمان هاوسەنگ نەبێت و بۆ هەموو تاکەکان نەبێت لە پێناوی تەعایش و پێکەوە ژیانە نەبێت لە پێناو ڕاستکردنی ڕاستکردنەوەی هەڵەکان نەبێت و کەمکردنەوەی گرژیەکان و ناکۆچی و قوڵبوون و ناکۆچیەکان نەبێت بێگومان ئەو کاتی لە جیاتی سوودگەیاندن بێگومان زیان دەگەیەنێ بە کۆمەڵگەرە بەداخەوە. دەستخۆش کاک لەتیف بابینە سەر پەروەردە ینی دەوترێت وەزارەتی پەروەردە و فێرکردن قسەیەگێ ئێستا دەوترێت وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان پەروەردەکەی لێکراوەتەوە ینی لە ئەرزی واقعا لە پراکتیکە مامۆستایانی بەڕێز لە پۆلی یەکی بنەڕەتیەوە هەتاوەکو 12 ئامادەی هێندەی سەرقاڵن بە هاوکێشەکان و بە یەک کۆزائید یەک ئەکاتە چەند و لە ڕووی زانستی و ئەمڕۆکەوایە هێندەی خەریکی فێرکردنن هێندە خەریکی پەروەردەکردن نین کۆکی لەم قسەیە لەگەڵما یان بۆ چوونی جیاوازت هەیە؟ بەڵێ لە ڕاستیدا کاک دانا ئێمە با قسە لەسەرەوە بکەین بە شەریکی گشتی سیستمی پەروەردە لە وڵاتی ئێمەدا لە حکوومەت خۆی لە وەزارەتی پەروەردە وەزیرەکانی ناو ئەو کابینانەی کە لە ڕابردوو وەزیری پەروەردە بوون و کۆنگرانی کە بەستراون وە ئەو خەڵکانی کە پسپۆرن لە بواری پەروەردەی و مامۆستا بەڕێزەکان و خەڵکانی کە لێ لە ناو وەزارەت و چوارچێوە کار دەکەن هەمووی ئەم قسە و باسانی لەسەر هەیە و تا ئێستا ڕەخنە و قسەی زۆر هەیە لەسەر هەم سیستەمی پەروەردەوە هەم ئەو کارانی کە لە ناو وەزارەتی پەروەردەوە و ناو سیستەمی خوێندن و مەنەجەکانە کرێ لە ڕاستیدا خۆمان دەزانین یعنی لە هەر کەسێک بپرسی دەزانێت ئێستا کە خەڵک یا خوێندکارێک یا مناڵێک ئاچێتە قوتابخانە
بۆ واچێ بەسەلەن کە جامیعە تەواو بکە و بێ بە خوێندکارێک و دوایە بێ بە پزیشکەیە بێ بە ئەندازیارێک ئەم دوانە کە ئەم دوو پیشێ لای ئێمە کە بەداخەوە زۆر فۆکەسی خراوەتە سەر و ئەبێ ئیلات مناڵە بێ یەکەم یا دووەم بێ ینی ئەم جۆرە لەوەی کە خوێندکار دەبێ بخوێنە بۆی بێتە مۆزەفی حکوومەت ینی ئەمە ئەوە سەلمێنێکە بەداخەوە وایە کە لە وڵاتی ئێمەدا خوێندنمان بۆەوەی کە ببین بە مۆزەف و یا شادێک یا بڕوانامەیەک بێنی دا بمەزرەی بەڵام قسەیەکی تریش لە تەنیشتی ئاکرێکە بەش بە حاڵی خۆم کە لە نزیکەوە ئاگادارم و خۆشم لە ناو قوتابخانەکانە کە توێژەریشی کۆمەڵایەتی مۆساڵانێک کە لە ناو ئەو بوارەیە بە هەوڵی متوازیعانەی خۆمان لەگەڵ کۆمەڵک هاوڕێی زۆر کارمان هەیە لە ناو ئەم وەزارەتەیە لە ناو قوتابخانانەیە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بە بەردەوام کاری خۆیان کردووە وار کە پەروەردەیی کە جەنابەت باسی دەکەی کە ئەگەر نوقسان بێت لە قوتابخانەیەک یا لە شوێنێک یا لە شارێک یا لە شوێنێکی تر ئەمان بتوانن تەواوی بکەن بەڕاست بەجددی ئێوە پێڕاگەن ئەم ژماری قوتابی و ئەم هەموو توێژەرە هەیە دەرچوو تەعین نەکراوە بەڵێ ویستمەوە تەواو بکەم کاکدانە ینی قسەکە لەسەرەوە ئێستا من و تۆ لەگەڵ ئەو مامۆستا بەڕێز کە لەم بەرنامەیە ئەوە نی ساعتی ڕۆژتۆ قسە دەکەین ڕەنگە چارێکی 20 دقیقەیتریش بەردەوام بین ئەم قسانەی کە من و تۆ دەیکەین دوایی لە دەرەوە ڕیسەکەمانەکەنەوە بەخوری ینی سێرەکەی لە سوسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەوەندەی بانگەشە مەسەلەن بۆ دڕدۆنجی دروستکردن بۆ دوژمناتی دروستکردن بۆ ناکۆکینانەوە ئەوەی کە من و تۆی گڵێن ئەوەی کە توێژەری کۆمەڵاتی و مامۆستا ئاینی و خەڵکانی ترکە لەم بوارانەیە کاریانەیە لە شوێنەکە ئەوەی کە ئەیکەن و ئەیڵێن ئەوان ئیتر لە دەرەوە هەڵەوەشێتەوە بۆیە بە تەنیا ڕاگەیشتن ئەمە وەکو لە پێشووترا وتم ئەمە ئەرکی تەنها توێژەری کۆمەڵاتی نییە بە تەنها ئەرکی مامۆستای ئاینی نییە گەر بتوانێت ئەم کارە بکە ئەمە ئەرکی هەر هەموویەتی لە ماڵەوە بیگرە هەتا ئاگاتە دەسەڵاتی حکوومەت و سیستەمی سیاسی و تەنانەت حیزبەکانیش لە وڵاتی ئێمە کە دەزانین بەشێکی تاوانەکان یا بەشێکی هۆکارەکان و بەرپرسیارەتێکێت ئەستۆی هەموو حیزبەکان ینی لە ڕاستەوە بۆ چاپ چکە هەموو دەزانین ئەم وڵاتی ئێمان چوار پێشاری کە هاین هەمووی دەزانین هەمووی ڕەنگاوڕەنگە لەبەرەوە دابەش بوون بەسەر ئەم حیزبانی کە بەداخەوە هەن لە کاتی هەڵبژاردنەکانە لە کاتی ململانێ و بانگەشەی بژاردنە دەیبینین ینی ململانەکانە گاتە ئاستێک کە ئیتر هیچ شتێکی تیا نامێنێتەوە لە وڵاتی جابۆن ململانێ ینی حیزبێ لە کاتی هەڵمەتی هەڵبژانە لەباتی لاپتۆپ دابشکە دەمانچە دابشەکە ئەوەی لێ بەداخەوە ینی ئەمانە هەمووی ئەم سیستەمایە ئەم کارانی کە ئاکرێن بۆیە باسی حیزبەکانم کرد بەداخەوە ئەوە کەوایە ینی لەم وڵاتی ئێمەدا وکوتم ئێستا وای لاتووە ینی شتێکی وای وان لێ کردووە بێ زەڕۆرەت بێتەوە خاوەنی چەک و ئەسڵیحە و دەمانچە و ئەمانە بی لە ماڵەوە لە کاتێکا دەزانین ئێمە پاراستنی خۆمان سەر و ماڵی خەڵک هەموو ئەمانە لە ئەستۆی هەم حکوومەتە هەم لایانی بەرپرسیارە بۆیە لەناو سیستەمی پەروەردەدا ئەوە من هیوادارم لە چەند شوێنێکی تریژ ئاماژەمان پێ کردووە هەنگاوەکانی حکوومەتی نوێ لە داهاتووە بتوانرێت لە هەموو ئەو وەزارەتانی کە تایبەتمەندن بە ژیانی خەڵکەوە وەزارەتی کارە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی ئەوقافە هەموو شوێنانی ترەکە ئەم ئەرکیانەکێتە سەرشان بە تایبەتی لایانی حکومی لایانی تەنفیزین ناکرێ مەسەلەن تۆ وەزیری کار بێنی لێرە لە شوێنی من دابنیشێ وەکو من قسە بکات ئەمە حکومەت نابێ قسە بکە حکومەت دەبێت شت تەنفیز بکە چکاگەر وەزیرێک بێت ئێرە وەکو ێ بە قسە بکە بڵێ وەڵام منیش پێم ناخۆشە ئەمە ڕووبدا و نابێ ئەمە ڕووبدا دەبێت ڕێگری لێ بکە ئەکی ڕێگری لێ بکات دەبێت حکومەت لایەن تەنفیزی بێ ئەو خەڵکانی کە لە بوارە جیاوازەکانە دەتوانن ڕۆڵیان هەبێت لە شیکردنەوە لە تەحالیل لە لێکۆڵینەوە لە دراسات هەوڵ بدەن گوێ بگرن لەوانە بۆی بتوانە حکومەت ئیشی خۆی تەنفیزی بکەوە لە هەمان کاتدا پەرلەمانی کوردستانیش بە هەموو فراکسیۆنەکانەوە دەبێت ئیتریش لەسەرەوە بکەن کە لایەنی کۆمەڵایەتی و ژیانی کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگەی ئێمە بەرەو مەترسیێکی گەورە دەڕوا ئەگەر نەتوانن ڕێگری لێ بکرێەوە هەوڵ بدرێت چاکێتەوە ئەمە پێویستی بە هۆشیاریە هەر هەمومان پێویستمان بە هۆشیارێ بۆی ژیانی کۆمەڵاتیمان ئاسایی بێتەوە کاکدانان دەکشت هەیەکە لە دەستی حکوومەتی شانیە یانە بەشێکی پەیوەندی بە خۆمانەوە خەڵکی ئێمە ئێستا لە ژیانی کۆمەڵاتی واقعی ئێمەزانی ئستەچیلاتوە خزمەکان چۆن یەکە بینن ئەبێ لە ناو پۆبجیە کۆ ببنەوە یەک ببینن ئێتۆ کە خزمێک خەڵکێک برادێک لە ناو پۆبجیە یەک بناسی و لە ناو پۆبجیە کۆ ببنەوە ئیتر تۆ چاوەڕێوە لێ نەکە لە دەرەگەرێکێک قسێکی پێ و تۆ حات تەحاملیەوەی هەبێ دابنیشە قسە بکەوە لێ خۆش بێ یا دای لێ بدنی لێ بکە وەکو خۆ دوتێت ئانیوای لێ تۆ خەڵک بە نەنگیە زانێت تۆ داوای لێ هەڵەیە بکە داوای لێ بردن لە کەسێ بکە وازانە لێ ترسی ئەم جۆرە لە بیرکردنەوە و دنیا بین و ڕویایە ئەم کۆمەڵگەی ئەمەی وا لێ کردووە کە تۆ حساب بۆش پەیوەندی کۆمەڵاتی نەکرد کاکدانە خۆت دەزانی چەند ڕۆژێکە جەژنی قوربان تەواو بووە لە بۆنە ئاینیەکانە لە بۆنە کۆمەڵاتیەکانە وای لێ تۆ پیرۆزبای لە خەڵکت و ڕابێ بەداخەوە یعنی وای لێ تۆ کە
خەڵک تااقەتی نە کەسی ماوە نەچن بۆ لای یەکتری نا ئیمانیان بە پەیوەندی و ژیانی کۆمەڵایەتی هەبووە تەنان لەنێوان پەیوەندیە ڕسمیەکانە کە پەیوەندی خێزانی و خوێنیە پەیوەندیەکان وای لاتۆ کە کەس وای لاتۆ بڵێ خەڵک تااقەتەوەی نەما عیبێ کە تۆ ئەم پەیوەندیانت کێ بەم شێوەیە بێت ئەبێت چاوەڕێەوە بکەیت کە ئیتر باوک کوڕە کوژێ کوڕ باوکە کوژێ دایک دەرەکرێ باوک دەرەکرێ 14 ساڵیش تاوانەکە هەموو ئەمانە بەشێکی زۆریوانە پەیوەندی بە خۆمانەوەیە دەبێ ئێمە هەوڵ بدەین ئەم لایەنە ڕۆحی خۆمان زیندوو بکەینەوە پێمان عیب نەبێ ئەگەر هەڵەیەکمان کرد داوای لێبوردن بکەین و ئەگەریکێ داوای لێبوردنی لە بەرامبەرەکەت کرد نابێتەوە والێکی بێت ئەم برادەرە لە تۆ ترسێ یا خوا نەخواستە شتێکی تری بۆ تەحلیل بکەین دواترین چالێنج لە ژیانە بۆ ئەوەیە کە ئەم چالێنجی یەکتری قبولکردن و داوای لێبوردنکردن لە یەکتر دەستخۆش مامۆستا حەسەن لە ئاینی پیرۆزی ئیسلامە ینی چۆن باسی بەهەشت و حۆری و جوانیەکانی بەهشت ئەکرێ ئاواش باز لە سزا و لە جەهەنەم و لە سزاکانی ناو جەهەنەم کراوە تا چەند جێبەجێ نەکردنی سزا بەسەر تاکەکانی کۆمەڵگایە ئەوەی کە ئێستا بە ناوی مافی مرۆڤ و ئەمانەوە دەوترێت حکمی لە سێدارەدان هەڵگیراوە ئەو کەسەی کە کەسێکە کوژێ ئەخرێتە سزنێکەوە و سێژەمە دووژەمە لانی کەم ڕۆژی جارێک گۆشتی ئەدرێتەیە خزمەت ئەکرێ باشترین شوێنی حەوانەوەی بۆ دابینەکرێ ئەسڵەن ئەو ئاو کارەبا و گەرمی و سەرمای لێ ینی بۆ تەرتیب کراوە قسەکە لەوەیە تا چەند جێبەجێ نەکردنی سزاکان وەک خۆیان بۆ کەسی تاوانبار وای لە تاکی کوردی کردووە کە تاوانکردن لای ئاسایی بێ کوشتن لای ئاسایی بێ خۆ چییە کەسێکە کوژی ناکوژریتەوە ئەخریتە سزنەوە و بۆ خۆت لە هاوینە لە شوێنێکی فێنک و لە زستانە لە شوێنێکی گەرم و لانی کەم ڕۆژی جارێکیش گۆشتە خۆی حەزەکەم لەسەرەوە تۆ قسەم بۆ بکەیت لە هەموو شتێک گرنگتری بیر و باوەڕ مەبدەئە ئینسان ئیسلام هەوڵی داوە ئەم بیر و باوەڕ مەبدەئە بە تەواوەتی خاڵ لەسەر پیت دامێنێ هەموو وردیاتی بۆ ڕوون کاتوە سەبارەت بە دنیا و قیامەت و غەیبیات و جەهەندەم و بەهەشت و مەلایکە و هەموو ئەوانە کە کاریگەرن بۆ دروستکردنی تاکێکی مصلیح و صالح و مصلح و هەروەها ئەمە ئەوەشمان لەبیر نەچێت کە هاوکار لەگەڵ ئەمانەیە چەند عیباداتێکی زۆر قوڵ و خاوەن کاریگەری زۆری داناوە بۆ ئەم ئینسانە بۆی دیسان سەرڕای هەبوونی بیر و باوەڕەکەی لە بواری عملیشە و لە بواری قەناعەتی دەرونیە تەواو قەناعەتی بە بیر و باوەڕەکەی خۆی هەبێ نوێژێک دەکات تامی لێ دەکات زەکات دەدا چاکە لەگەڵ فەقیر دەکات تامی لێ دەکات قوربانیەک دەکات هاوکاری فەقیرێک دەکات بە ڕۆژبوونە دەکات فێری سەبر و ئارامی دەکات بەهەرحاڵ ئەمە بابەتەکان لە بواری ئەخلاقیشە کە ئێمە بە تایبەتی شەریعەت لە بواری بیر و باوەڕ لە بواری عیبادەت لە بواری ئەخلاق هیچی بۆ مرۆڤ نەهێشتۆتەوە هیچ شتێکی بۆ مرۆڤ نەهێشتۆتەوە و خاڵی لەسەر پیت داناوە بەڵام ئایا ئەمانە بەتەنیا بەش دەکەن ئایا بواری کردەیی بواری عملی مرۆڤەکان کە ڕۆژانە شتی نوێ دادێ معاملاتی نوێ ئەوجا بواری حکومڕانی هەڵس و کەوتەکان معاملەکان ئەمانە شتی لا متەناهینە کۆتاییان پێناوە بۆیە پێویست دەکات بەرنامە ڕێژی بۆ ئەوانە بکرێت طبیعەتی ئینسانی ژوایە کە ئینسانەکە زۆریان لیان گەڕین بل لە تاوان دێنن بە تاوان ڕناوەستن تاوانەکە خەڵکی شا دەکەن بەڕاستی کەواتە ئێمە دەبێ شان بەشانی ئەم سێ بوارە گرینگە بیر و باوەڕێکی ڕاستەقینە عیبارەتێکی قوڵ ئەخلاقێکی زۆر پەسەندیدە کە بەرهەمی ئیمانەکەی و بەرهەمی عیبارەتە قوڵەکەیەتی کە نوێژێک پێی دەڵێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو کاتی نوێژە کە تۆ لە خراپە تاوانێکی چکە گەورە دوور دەخاتەوە بەڕۆژبوون ئەو کاتی بەڕۆژبوونە کە تۆ فێری پارێزکاری و بەسەر خۆدا زاڵبوون دەکات کەواتە ئەوە معنای ئەوە نییە پاساو نییە بۆیە کە سزا و عقوبە بۆ ئینسانەکان پێویست نییە بەڵکو تەبع ئینسانەکان وایە کە تاوان دەکەن بۆیە پێویستە سزا هەبێ بەڵام ئەوەمان لەبیر نەچێ کە لە شەرعا دەڵێ ڕعایەت الحقوق ئەولە من ئیقامەت الحدود پێشدان دەبێت تۆ مافی خەڵک بدەیت دەبێت ژیانی خەڵک دابین بکەیت دەبێت خەڵک تەسقیف بکەیت دەبێت خەڵک تێبگەێنی دەبێت حکمێکی هاوسەنگ سزا وەکو نظام و یاسایەک خاتر خواشی تیان نەبێت بۆ هەموو تاکەکانی کۆمەڵگا وەکو یەک بێت لە بەرپرسێکەوە تاوەکە بەرپرسیارەتی نییە ئەو کاتی سزایەکەت واقعەن کاریگەری دەبێت تۆ لەم وڵاتی ئێمەیە ئەگەر کەسێک لە برسان
ئەگە کەسێک لە بەرسان تەنەکەنەوە تێک بدزێ عقوبە دەدرێ بەڵام ئەوەی کە 1 ملیار دەدزێ عقوبە نادرێ ئەوەی کە شتێکی بچووک دەبا عقوبە دەدرێ بەڵام ئەوەی کە بێنە نەو تێکی عقوبە نادرێ کەواتە کاکەجان ئێمە چاوەڕوان نەکەین جێبەجێکردنی یاسا بەسەر تاکەکانی کۆمەلگایە کاریگەری دەبێت بەرهەمی وەکو پێویستی دێ بەڵکو عکسی دەبێت هەتا تۆ لەسەر بچووکەکان بێدەسەڵاتەکان سەزا جێبەجێکەی گەورەکان ئیهمال بکەی زیاتر چاوەڕوانی تاوان و جەریمە بکە لە کۆمەلگا چونکە کۆمەلگا دەبێتە دوو تەبەقەی زۆر جیاواز طبقەیەکی تاوانکاری مستەفید طبقەیەکی مەحرومی بێبەشکراوی زوڵم لەسەر مارەسەکراو دەی تۆ چۆن چاوەڕوانی پەروەردەیەکی هاوسەنگ یان تاکێکی هاوسەنگ دەکەی یان ئینتیمای بۆ دروست دەکەی یان قەناعەتی بۆ دروست دەکەی بۆ ئەوەی کە بیل لە تۆڕە نەکاتەوە یان لە ئیجرام و تاوان نەکاتەوە بۆیە سزا پێویستە بەڵام سزا نەک بۆ فەقیر نەک بۆ مەحروم نەک بۆ بێبەش نەک ئەوەی لە بەرسان تاوان دەکات نەک ئەوەی کە لە نەزانی تاوان دەکات بۆ ئەو کەسەی کە بە بەرنامە بە مەنهەج بە سیاسەت بە فەلسەفە بە پارە بە مەنسەب هەموو شتێک دەخاتە گەڕ بۆ تاوانکردن بۆ خەڵک مەحرومکردن بۆ خەڵک فەقیرکردن بۆ خەڵک بێبەشکردن دەبێت سزا لە ئێوە دەست پێ بکە دەنا وەکو ئەمە دووبارە دەکەمەوە بەڕاستی ڕعایەت الحقوق ئەولا من ئیقامەت الحدود فەقیرێک لەسەر فەقیری دزی بکە دەستی ببڕی بێگومان زیاتری دەست بڕاو دەبینی بەڵام وەرە دەوڵەمەندێک لەسەر بێاحتیاجی لەسەر ناپێویستیە دزی دەکا وەرە ئەمە تەمبێکە بەڕاستی پێت بڵم یعنی سەلمێنراوە کە سجن چارەسەر نییە سجن چارەسەر نییە وەکو گوتراوە بەڕاستی سجن بۆتە مەقبەرە و بۆتە گۆڕستانی زیندوەکان ئەو کەسێک کە سجن دەکرێت فەقیرە نەپەروەردە دەکرێت مەحروم دەکرێت نەفسیەن مادیەن معنەویەن خۆی ماڵ و منداڵی ئەوجا کولفەی زۆر لەسەر حکومەت دروست دەکات لەسەر دەسەڵات دروست دەکات لەسەر وەزارەتی معنی دروست دەکات ئەوجا لە سجنە کاک لەتیف بابینە سەر ڕۆڵی میدیا بە شێوازێکی گشتی ئەم دەستگاکانی ڕاگەاندن هەم تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکەوەی لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت پێکرد یەکێ لە تاوانبارەکان لە دزینی ماڵێکە باز لەوەکە ڕەفیقەکانی لە ڕێی پۆبجیەوە ناسیوە دەمەوێت زۆر بە وردی هەرموو ڕۆژنامە نووسێکیش ینی ئایا میدیا ڕۆڵی هەیە لەوەی کە تاوانی لای خەڵک ئاسان کردووە دەبینیت جۆری کوشتنەکان لە فلیمەکانەوەیە دەبینیت بەناوی ئازادیەوە وەزارەتی گواستنەوە گەیاندن هەرچی تۆڕی کۆمەڵایەتی و هەرچی سایت و وێبسایتە ئەکرێتەوە بڕوا ناکەم لە هیچ لە وڵاتانی دنیا بەم شێوازەی لای ئێمە کە ناوینراوە ئازادی هەندێک ناویان ناوە ینی حاشا من حزوری بینەران و جەنابیشتان پێوترێ بەرەڵایی ئەمە لە هیچ شوێنێکا بڕوا ناکەمە بێت تا چەند میدیا ڕۆڵی خراپی بینیوە لەوەی کە ئاسانکاری بۆ تاوان و شێوازی نوێی تاوان بخاتە نێو کۆمەڵگەوە هەم لە ڕێگەی جیاوازەوە لە کابینەکانی پێشودوو لەگەڵ کۆمەڵک هاوڕێی ترە هەمومان ڕۆژنامە نووس لە شێوازی جیاواز قسەمان لەسەر بابەتە کردووە لە وەزیری ڕۆشنبیری و بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی هەولێر سەندیکای ڕۆژنامە نووسان سنتەری میتر و هەموو ئەو شتانە کە پەیوەنددارن بەم بابەتە ئێمە پێمانوتن ڕاستە ئێوە داکۆکی لە مافی ئێمە دەکەن کە ئەگەر مافمان پێشێل کرێ و ڕۆژنامە نووسێ خەڵک مافی ئێمە پێشێل بکە ئێوە دێنە دەنگ بەڵام بێ زەحمەت با پرسیارێکیش لە خۆمان بکەین ئەگەر ئێمەمانان پێشێلی مافی خەڵکمان کرد پێشێلی مافی ئەم کۆمەڵگەیامان کرد شێ لەمان بپرسێتەوە کاکدانە تۆ زانی ئێستا میدیا وای لاتۆ بەناوی پێشکەوتن و گۆڕانکاری و داهێنان و ئیبداع و مبدیع و مبدیعەوە مایکە دەنە دەست خەڵکو و دەچێتە ناو مۆڵ و بازار و شوێنەکان ئەزانی مناڵیان گرتووە پێڵەن بێ زەحمەت دەتوانی تەلەفۆنێ بە باوکە بکەی درۆ بکەی لەگەڵی ئەتوانی باوکێ تووڕەکەی تەلەفۆنەکە ئابەژنەڵێڵێ توانی تەلەفۆنکەی بۆ مێردەکەت بڵێ من شوم کردوێتەوە بە پیاوەڵە تەلەفۆنەکەی ئەتوانی تەلەفۆنکەی بۆ ژنەکەت پێی بڵێ ژنی دوومم مێناوەتەوە یعنی وا دەزانن لە تۆ لە کۆمەڵگەیەکە هیچ مشکیلە و کێشەیەکرد نییە بەڵامە بۆ خۆشی خۆشە ئینسان هەست بۆ بکە کە مشکلی هەیە با مشکلێکە بۆ دروستکەین تۆش بێ زەحمەت یەکێکم بۆ تووڕە بکە پارەی ئەدەنێ ینی میدیا وای لێ هاتە بێ بگات ئەم ئاستا لە کاتێکە ئەم کۆمەڵگەی ئێمەوە لێوان لێوە لە کێشە لە قەیرانی گەورە کە میدیا بێ بگری بە دیارەوە بەڕاستی
ینی میدیاوێت دابنیشێ بزانێت چ بەرنمەیەک دابنێت چ پلانێک و استراتیژیشی گەورەی هەبێ بۆی کار بکات لەسەرەوەی کام کۆمەڵگەیە چۆن ببگاتەوە بە کەناری ئارام بەداخەوە میدیانەی توانێت قسە بکات بەداخەوە ینی تو لەم بەرنمەی تەواوی ئەڕۆی تەژوێنێکی تر هەر من جاری ئەڕۆم بۆ ماڵەوە یەکسەر نامەیەکم بۆ دێت شتێکم بۆ نێرن کە میدیا کردوێتی کە منیش بەتەنیا و کۆمەڵە خەڵکی تر دەرەقەت نایی فریا ناکەوی من وەکو ڕۆژنامەنووسێ لە موقعێکی تایبەتی خۆمە هەراوەندەم پێکرێ کاری خۆم بەو شێوەیە بکەم کە خۆم قەناعەتم پێێتی و باوەڕم پێێتی و بانگەشەی بۆکەم بەڵام قسەکە لەسەرەوەیە لە کاتێک کاکەیەکێکە کوژێ هەمومان شینەکەین هەمومان ئەگرین بێ ناخۆشببوونی خۆمانین دەرەبڕین لە دوایەوە وەکوایەکە نەبابێەوە نەبۆران لە کاتێک کە ئێمە پێویستمان بۆەوەی کە ئێمە بەبەردەوام کار بکەین لەسەرەوەی کە ئێمە 10 ساڵەکە لەسەرەوەکەین با دیادی چەکداری نەمێنێ با خەڵک چەکی پێ نەبێ با مۆڵەت و بێمۆڵەت نییە کاکە تۆ یعنی چی مۆڵەتی بە خەڵک بەچ پاسایەک چەک مۆڵەتی ئەدەی تێ بۆی هەبێ ئۆتۆمبیل کە خەڵک شۆفێریەکە مۆڵەتی دێتێ بۆی لێ بخڕێ کاتە تۆش ئەبێ مۆڵەتە دەی بەیەکێ کە دەماچەی پێ بێ و سیلاحی پێ بێ خۆی بەکاری بێنەکەی خەڵک مۆڕێکی لێکرد کەی دەستا چۆپیەکەی نەدایە کەی فولێکی بۆ لێدا کەی شتێکی بەدڵ نەبوو خەڵک ئەو بکە کاکە ڕاستە ئەمە چەکداریەکە ڕەنگە بە تەنیا هۆکار نەبێ بەڵام ئەبێ ئەو بزانین کەسێک کە من و تۆ گەر کاک دانەشار بکەین بەیەکەوە هەردووکمان دەمانچەمان پێ بێت خۆ یەکتری کە لە پاچاکەین بەڵام هیچمان پێ نەبێ ڕەنگەیەکی زلە و بۆ کەسێکەوە شەرین دوایی دوو کەسێکێتە بێمان من هەمیشە وتومە با بینەرانی بەڕێز لە سوسیال میدیا و لە زۆر کەناڵی تریش ئەمەم بە نووسین و بە قسە کردووە کام شەڕێ لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی وڵاتان لەسەر ئاستی خێڵ و عەشیرەت و خێزانەکان لەسەر ئاستی تاکە دوو یەک شەڕم پێ بڵێن بە سڵحکردن بە دەستماسکردن بە ئاشتی کۆتایی ناتبێ هەرچی شەڕە هەرچی ناخۆشی و ململە حتا تەنانە شەڕی ناخۆی وڵات و حیزب و خەڵکەکان کە کراوە لە دنیادا هەمووی دوجار ئەبێ دابنیشن سڵحکەن و لەگەڵ یەکتریا دابنیشن خەڵک ئەچێک خەڵکی کوشتووە احترامان بۆ بینەرەکان و بۆ ئەم شوێنەش خۆی بە کەڵەگە دەزانێەوە هیچ حساب بۆ هیچ شتێک ناکە ئەچێ خەڵکە کوژێ دوایی 50 کە زانێرێ بۆی بچێت دەستی خەڵکی ماچکە بۆی لێی خۆش ببن کاتێک کە ئینسان بزانێ هەموو شتەکان پێویستی بۆیە کە بە ئاشتی و بە گفتوگۆ چارەسەر بکرێ بۆ پەنابەرینەوەی کە یەکتری بکوژین دوای بچین خەڵک بنێرین دەستی خەڵک ماسکەین جا پێشەوە بۆ خۆت دەستی خۆت ماز ناکەی پێشەوە بۆ خۆت کۆنتترۆلی خۆت ناکەی هەوڵ بدەی لە ڕێگەیەکی ترەوە لە کەناڵێکی ترەوە بتوانانی کار بکەی بۆیە میدیا نەیتوانی ئەمڕۆڵە ببینێ من و تۆ نەگەیتوانیوە بەبارەکەی ترا خراپیشی زۆر خراپی کردووە یعنی ئەمەندە جوانی جێڕێتەوە ئەمەندە ترشوخۆی کردووە مثلەن ئەم هەموو دیان پێدانان و تاوانکاری کە بڵاوکرێت و خۆ گەر مەسەلەن ئەگەر کارەکە باش وە ئەبوو ڕەنگە بتوانێت تا ڕادێک سنوورێک دابنێ بۆ ئەوە بۆیە میدیا قسەکەمان لەسەر ئەوە بووە بابەتی کێشەی کۆمەڵایەتی بابەتەکانی تاوان و تاوانکاری میدیا دەبێ مامەڵێکی هەسیارانی لەگەڵ بکە دەبێ کەسێکی تایبەتمەند و کەسێکی پسپۆر لەم بوارەدا بتوانێت ڕووماڵ و تەختی ئەم جۆرە زۆر باشە دەستخۆش هەموو کەناڵەکانە کاک دانابوو برە بام کەلیمەیە بڵێم زۆر بە کورتی دێڵێم میدیاکاری وەرزشیتان هەیە میدیاکاری سیاسیتان هەیە ئابووری هەیە نازانم چی هەیە بێ زەحمەت میدیاکارێکیش دابنێن با لە بواری کۆمەڵاتیە بزانێت چۆن ئەم پەیامانە بە خەڵک بڵێ تاوانەکەش نیشان بدا خەڵک بژێڕێتەوە لەیوە کاری لەسەر بکە هۆشیار بێ نەگووا بە شێوەیەک بێ بەداخەوە تشویقی بکە پێ بکە و خەڵکێک ئەگەر فکرێکی بۆ بێ بۆی بزانێت چۆن تاوان بکە میدیا هاوکار بێ لەوەی فکرەکەی بەتاڵ زۆر سپاس مامۆستا کەمتر لە 1 دقیقە دوا پەیامی خۆت لەسەر کۆی بەرنامەکە و ئەوەی کاگلەتیفیش باسی کرد ئاشتی و لێبوردەیی چۆن بە تایبەت ئێوەی مامۆستایانی ئاینی و بانخوازان و ڕۆڵی دین چۆن ئەمە لە نێو کۆمەلگایە پەخش بکرێ بەڵام کەمتر لە 1 دقیقە سوپاس دەکەم فەرموو بڵێ دارە وەکو گوتمان بەڕاستی بە دەرەجەی یەکەم حکوومەت سیستەم وەزارەتە مەعنیەکان و دوای ئەوە ڕێکخراوەکان منبەرەکان و میدیاکان بەڕاستی هەمووی بەرپرسە لە ئیسلاح و چاکساتی لە کۆمەلگایە ئەمن بڕوان بەوە نییە کە دەگوترێ بەڕاستی میدیا دەسەڵاتی چوارەمە چونکە ئەمە لەگەڵ حکوومەتە لەگەڵ پەرلەمانە لەگەڵ دادوەری لەگەڵ قەزایە جارەوە بەریەکەوتمان بە چەند مانگ ناوێ وەڕان هەموو دقەیەک لەگەڵ میدیا و سوسیال میدیا ئێمە بەرکەوتنمان دەبێت و کاریگەری لەسەرمان هەیە بۆیە بەڕاستی دەبێت لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بەڕاستی کاری زۆر جددی بکرێت و وەکو گوتمان حکوومەت بە کۆی بابەتەکانی خۆیان بێتەوە فەلسەفەی پەروەردەکردنی فەلسەفەی حکومڕانی فەلسەفەی اقتصاد و ئابووری لە وڵاتەکەیە
فەلسفەی دروستکردنی خێزان و پەروەردەکردنی تاکی لە کۆمەلگایە بە شێوەی گشتی بیر لە گۆڕینی بکاتەوە دەنا بێگومان دەبێت چاوەڕوانی جەریمە و تاوانی زیاتر بکەین خوا نەخواست. سواز بۆ یەک لە بەڕێزان لە تیەفسین توێژەری کۆمەڵایەتی کە لە ستۆدەکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس دەکەم بەڕێز مامۆستا حەسەن عەلی بانخواست جەنابیشتان لە ڕانێەوە لەگەڵمان بوون. حکوومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ناوخۆ هەمووتان بەرپرسن هەموو لایەک بەرپرسن مامۆسایانی ئاینی یەکێتی زانایان هەموو لایەک بەرپرسن لەوەی کە ئەم کۆمەڵگەی بەرەوچی ئەڕوا تا ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی چاوپێکەوتن یان بەرنامەی گفتوگۆ هەموو لایەک بەخۆی گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.